سەرۆکی یاریمە کوردستانی مەسعود بارزانی ئیرۆدانی سبە هێتێڤلی مەراسیمەڤەکردنا دەهێمین پێشانگە ئەنێڤدەولەتیە پرتوکانیە هەولێرێ بوو کوشالێ دەستگا ئەوەشانی عێراقی بناوێ ئەلمەدا هاتبوو ئۆرگانیزێکردن. دوێ مەراسیمێدا بارزانی بێک و گوتارەخوا پێشکەش بکە پێشانگە تەرکاند بوو. پشتی کوێت ئایا نەخۆشبوونە بارزانی بەڵا بوو فواد حوسێن سەرۆکی دیوانە سەرۆکاتی هەرێمە کوردستانê لەسەر ڕەوشە تەندروستیەوی داخوێنێک نویسکیدا ڕاگەاند ڕەوشە تەندروستیە بارزانی پڕ باشە تەنێ بە بەرسیڤێکەتیە. هەروەها فواد حوسێن گۆچی کو داعش تەوگەرێکە فکریە و شەڕێ فکریشی پڕ گرنگە ئەگەر ژی داعش دووارێ سەربازیدا لەواز ببە لێ دەوێ دە شەڕێ فکری دەژی بوانڕە بێکردن. داعش فکریە. داعش بزوتنەوەیەکی فکریە بەڵام بزوتنەوەیەکە کە دژی ئینسانە دژی هەموو بیرڕایەکی ترە و بۆ ئەوە شەڕی فکری شەڕێکی زۆر گرنگە و ئەگەر داعش عسکەریان زەعیفە بوون پێویستە هێرشی فکری هەر ببێنێت چونکە بەڕاستی داعش دژی ئینسانیەتە لە هەموو شوێنێک. ئەمە نیشانەی ئەوەیە کە هەرێمی کوردستان لە لایەک شەڕی داعشەکە بەچەک بەڵام لە لایەکی تریش ئەزانەیە چەند شەڕی فکری گرنگە هەم بۆ کۆمەلگاکەی خۆمان هەم بۆ عێراق هەم بۆ ناوچەکە و ئەمە موهیمە تەبیعی ئینسان لە ڕێگەی فکرەوە بتوانێت شەڕی ئەم ترۆریستان